چێشتخانەی خێرخوازی مزگەوتی گەورەی سلێمانی کە بە چێشتخانەی خێرخوازی کاک ئەحمەدی شێخ ناسراوە، وەک نەریتی ساڵانەی لە مانگی ڕەمەزاندا هەزاران ژەمە خۆراک بۆ ئەو کەسانە ئامادە دەکات کە پێویستیانە. کاری چێژلێنانەکە لە ڕۆژانی بەر لە ڕەمەزانیشدا هەیە، بەڵام لە مانگی ڕەمەزاندا زیاتر و فراوانتر دەبێت. چەند کەسێکیش بە خۆبەخشی خواردنەکان دەپێچنەوە و دابەشی دەکەن. چێشتخانەی خێرخوازی حاجی کاک ئەحمەدی شێخە لە ڕەمەزانە ئێمە خواردنی لە یەکەم ڕۆژەوە کە دەستمان پێ کردووە، یەکەم ڕۆژی ڕەمەزان خواردنی نزیکی 1500 نەفەر دروستکراوە، وردە وردە ئێستا زیایی کردووە، دوێنێ خواردنی نزیکی 3000 نەفەر دروست کراوە. ئێستش لە یازار هەر عین حساب لە 2500 بۆ 3000 نەفەر خواردن حازر کراوە بەبێ بەرانبەر و خواردنێکی پاکوتەمیز و دەیبەخشین بە فەقیر و هەژاران و نەدارە. چەندەیەک لەمەوبەر ژەمە خۆراکەکان بۆ ئەو کەسانە بووە کە سەردانی شارەکەیان کردووە، چونکە لەو سەردەمەدا چێشتخانە زۆر نەبووە یان هۆتێل و شوێنی مانەوە کەم بووە. ئەو میوان و ڕێبوارانەی کە توانای کڕینی خواردنیان نەبووە ڕویان لە مزگەوتی گەورە کردووە و لە سەردەمی کاک ئەحمەدی شێخەوە ئەو نەریتە بەردەوامە. ئەم خواردنە هەبووە بۆ خەڵکی هەژار، بۆ خەڵکێک کە لە شارەکە هاتووە بۆ ئەم شارە ئەو کاتە خواردن کەم بووە نەبووە، ئەو کاتە ئوتێل و مەطعەم و شتانە کەم بووە، یا خەڵک دەسەڵاتی کەم بووە، هەژار بووە نەیتوانیەوە لێرە بمێنێتەوە یا لە ئوتێل یا لە مەطعەم. ئەم چێشتخانەیە لە سەردەمی حاجی کاک ئەحمەدی شێخەوە هەبووە هەتا ئەم کاتە. مێژووی پێشکەشکردنی جەمە خواردنی ڕەمەزان لە مزگەوتی گەورەی سلێمانی دەگەڕێتەوە بۆ ساڵی 1998 بە تایبەتی لەو کاتەدا کە گەماروی هەمەلایەنە بەسەر عێراقدا سەپێنرابوو. ئامانجی ڕەمەزانی پیرۆز ئەو خەڵکی کە دێن خەڵکی هەژار و فەقیر و ڕێبوار ڕوودەکەنە چێشتخانەکە ئەوی کە لە شاری سلێمانین هەموو کەسێکیش بەرژەوەند دەبێت لە ئەو بەشە ناخواردنەی کە وەری دەگرێ. مزگەوتی گەورەی سلێمانی لە ساڵی 1985 بنیانراوە. ئەرکی دابینکردنی خۆراکیش بۆ چێشتخانەکەی کاک ئەحمەدی شێخ لەلایەن سەرمایەدار و کەسانی دەوڵەمەندی سلێمانیەوە دابین دەکرێت و هەموو خۆراکەکەش بێ بەرامبەر ڕۆژانە دابەش دەکرێت.